زیاتر لە 2 مانگە فەرمانبەران و بەگشتی موچەخۆران موچیان وەرنەگرتووە. ئەمەش فەرمانبەرانی خسوتە دۆخێکی خراپی دارایەوە لە نێویشیدا توێژی مامۆستایان وای کردووە کە ئەو زیاتر لە 2 مانگە موچیان وەرنەگرێت دۆخیان وەک پێویست نبێت. بۆ ئەوی بزانین دۆخی دارایان چۆنە و هەڵوێستی مامۆستایان لە بارەی دواکەوتنی موچە و گوزرانی مامۆستایان چی دەبێت قسەیان چیە؟ عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لەگەڵا هەندێک قسەمان بۆ دەکات لەسەر دواکەوتنی موچە و دۆخی مامۆستایان بەگشتی مامۆستا سڵاوی لەبێ سوپاس دەرفەتە. ئەگەر پێم بڵێ لە ماوەی ڕابردوو هەڵوێستی جدیتان هەبوو لەسەر دواکەوتنی موچە ئەوە زیاتر لە 2 مانگە موچە دواکەوتوە دۆخی مامۆستایان بەگشتی چۆنە پێمان بڵێ ئێوە هەڵوێست و قسەی نوێتان چێ لێوبارەوە. زۆر سپاس بۆ ئێوە و بەخێر بێن. خۆی چۆن وەصفی مامۆستایان بکەی ناتوانانی وەصفی بکەیت چونکە لە دۆخێکدا دەژین بەڕاستی وێڕای ئەوەی کەوا موچەکە نیە لە دۆخێکی دەرونی خراپیشدا دەژین چونکە ئەو مەوداوی کە پێویستە دیاری بکرێت بۆ ئەوی کە موچە ئەو کێشەیە کۆتایی دیار نییە نازان کەی کۆتایی دێت یعنی لەبەرەوە ئەمە بوویتە هۆی کاری ئەوەی کەوا لە دۆخێکی دەرونی زۆر خراپ مامۆستایان بە تایبەتی موچەخۆرانیش بەگشتی بژین چونکە وەکوتم دیار نییە کەی ئەو کێشەیە کۆتایی دێت. هەردوو حکومت بەڕاستی مامۆستایان و فەرمانبەریانیان کردە بارمتە بۆ جێبەجێکردنی مەرامەکانی خۆیان. بەداخەوە حکومەتی هەرێم لە بە خاتری کۆمپانیاکان ئیتر مامۆستایان و فەرمانبەرانی بێموچە کردیە چونکە خۆتان زانە گەورەترین کێشەی ناردە دەرەوەی نەوتە نەوتیش هەتا ئێستا ناردە دەرەوە لە ڕێگەی ئەو کۆمپانیان و کەس ئیسفادەی لێ نەکردو بەڕاستی بەس خۆیان و ئیتر ئەوانەی لە پاڵیانەوە ئیسفادەیان کردو و ئێستاش ئامادە نین ینی بینێرنە دەرەوە لە ڕێگای سۆمەوە بۆیە ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ لە هەموو لایەکمان دروست بووە. حکومەتی بەغداش بە هەمان شێوە ینی بۆ ئەوەی کەوا داواکاریەکانی خۆی جێبەجێ بکاتەوە خۆی بسە بەڕاستی ینی ئێمە لە نێوان ئەو دوولایە ئێمە بەڕاستی تووشی گرفتی گەورە بووینە بەڵام وەکو مامۆستایانی ئێمە بەڕاستی حکومەتی هەرێم بە بەرپرس دەزانین چونکە ئەو بەرپرسە چۆنی موچە دابین دەکات بە شێوازێک دابین دەکات و ئیشی من نییە ئیشی مامۆستایان نییە ئیشی فەرمانبەران نییە چکەوانە ئیش خۆیانەکەن پێویستیان بە موچەکانی خۆیانە. لە ڕابردوودا ئێمە حاڵەتی ئەومان هەبووە بەڵام لە ڕێگای ڕوبع موچە و لە ڕێگای نیوە موچە و بابەتانە ماگانە ئەو بابەتانە ینی باشتر ینی دەگوزەرا لە ئێستاە بەڵام ئەوەی ئێستا هەیە بەڕاستی زۆر بێئەمەلی تێدا هەیە و زۆر مامۆستایان لە جەوێکی خراپدا دەژین و پێشمە ئەگە زوو فریای دۆخەنەکەون بەڕاستی ڕەنگە لێکەوتەی زۆر خراپی هەبیت. مامۆستا حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ساڵەوە بڕیارەکەی پەرلەمانی بۆ تەمەنی خانەنشینی هەرێمی بڕیاری دەکارێمی کوردستانیش بگرێتەوە لەو چەند هزار فەرمانبەرێک کە خانەنشین بوون چەندیان مامۆستا بوون ئێستا ئەوانیشەوە نزیکی 7 مانگ موچیان وەرنەگرتووە ئەی ئەوان چیت هەوڵێکیان داوە لەوەی بزانین ئەوان بە دۆڵاتچوون بکەن دۆخیان چۆنە چارەسەریشیان بە بدۆزنەوە بە دڵنیاییەوە ئەوەش گرفتێکی ترە ینی بارگاویە بە کۆمەڵک کێشە ینی جاران کە مامۆستا خانەنشین دەبوو فەرمانبەر خانەنشین دەبوو بەڕاستی پاداشی وەردەگرت ینی ئەگەر سی موچەکەی مانگە 2 مانگیش تاخیر بێ بەڵام بەهۆی پاداشەکەەوە ئیتر دەیتوانی ژیانەکەی خۆی و ماڵڵاڵەکەی بگوزارێنی. بەڵام ئێستا بەڕاستی نەموچەکە دەدرێت نە دیاریشەکەی دەدرێت و لە هەمان کاتیشدا ئەو پاداشش تا ئێستا نەدراوە ڕاستە لە ئیدارەی لە سولەیمانی لە هەندێک دراوە بەڵام وەزارەتی دارەی ئەوێن دەریشی ڕاگرتووە ئیتر ئەمە بوویتە گرفتێکی گەورەت خۆت ئاماژەت پێدا 7 مانگە موچە وەرنەگیراوە ئیتر من دەبێت معلومەش کەش بڵێم بەشێک لە مامۆستایانی مانگی حوتی ساڵی 2024 خانەنشین بووینە کە موچەکانیان قرارەوە لەگە مانگی 12 بەسترێ و مانگی 12 نەدرا تا ئێستا موچیان وەرنەگرتو ینی ئەمە یعنی هەر لە هیچ دنیا شتیوانیە لە ڕێز لە خانەنشین بوون دەگیرێ ڕێز لە خزمەتەکەی دەگیرێ. ئێستا ئێمە نزیکەی 5,000-6,000 مامۆستامان کە لەو ژمارەی خانەنشین بوون لە تێکڕای و ژمارەی خانەنشین بوون 7 مانگە موچیان وەرنەگرتووە و دیاریش نییەکەی وەرج دەگرن ئەمە گرفتێکی ترە. تا ئێستا نزیکەی 10,000 قسوور مامۆستا و فەرمانبەر ملەفەکانیان جێبەجێ کراوە ینی کاروبارەکانیان جێبەجێ کراوە یان بەڵێ بەشی زۆری هەرماوە ینی بەڕاستی سستیەکی زۆر هەیە واتە غەدرێکی گەورە لەو توێژە دەکرێت و بەڕاستی وەزارەتی دارایی بەرپرسە لەو بابەتە و دەوایرەکان بەرپرسن چونکە دەبێت مامەڵەکانیان زۆر ڕایی بکرێت شەو دەمینێنەوە ڕۆژ دەمینێنەوە ناکرێ بەڕاستی تۆ لە 30,000 کەس کە خانەنشینت کردووە تا ئێستا نزیکەی 10,000 و قسوور کەس کاروبارەکانیان جێبەجێک ئەوەی کە ئینتیزار دەکەن ئەمە بەڕاستی
من پێم وابی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ئەو زۆرە زوڵمە نییە تۆ زوڵم لە خانەچین بکەی لە مامۆستا بکەی لە فەرمان بەر بکەی و لە هەمان کاتیشدا پێمان بڵێ سوپاس پێمان بڵێ کۆمەڵک دەستەواژەمان پێ دەڵێن کاستان ئەسڵەن لەو دەستەواژانە سوایتەوە کەس هەر نرخی لە بۆ دانانێ بەڕاستی دەستان خۆش مامۆستا سپاس وتەکان